ابن قدامة رحمة خوالي بالكتابي المغني والشرح الكبير لمجلد الديم لا بربينصة حفظة أفرمه معناي تقبس يعني هدنة جاء لم سردما بيلن تقبس يعني تقيان بس كردوا يعني تقا كردن هنا ولا يكتري واتا هدنة كان كردوا دعية ببريكوت ابن قدامة فرمه معناي تقبس أويك قريبستك لقل أهلي جنگ دار الحرب لبرامبر شتێکە یان بێ بەرامبەر ببەسرێ کە جەنگ لە نێوان هەردوو لادە ڕابژیرێ هەر ئەم تەقەبەسە یعنی هەر ئەم هودنەیە کە پێوترێ المهادنە والموادعة والمعاهدة اینجا ئەفەرمێ ئەمەش جائزە بە بەڵگەی ئاەتی براءة من الله ورسوله إلى الذين عاهدتم من المشركين ئەم ئاگادارکردنەوەیە ڕائگەیەنرێ کە خوای گەورە فەرمێت کە لەلایەن خوای گەورە و پێغەمبەرەکەیەوە دەرچووە عەلەیهی سەڵات وسەلام لە هەڵوێست بەرامبەر ئەو کەسانەی کە موشریکن و ئێوەی مسلمان پەیمانتان لەگەڵدا بەست بوون هەروەها کە فەرمێ وئین جەنەحوا للسەلمی فەجنەح لەها ئەگەر داوای ڕێکەوتنیان کرد باڵی بۆ ڕاخە و ڕازی بە ئەمە هەردووکیان باس لە ڕێکەوتنەکە الذين عاهدتم من المشركين أواني كبيمانتان لقلا إمزا كردون ريكوتنتان أول بينا أمشان وإن جنحوا للسلم فاجنح لها ما دام رازي بن بالريكوتن إيوج لمركز قوتون بيكن مروان مسوري كري مخرمة خوالي عن رازي بجرانا توك بيغمري خواه صلى الله عليه وسلم صلحي لقل سهيلي كري عمر دا لحديبية دا كرد كتاد دصل جەنگی نێوان هەردوو لا مسلمانان و قوڕەیش بوەستێنرێ چونکە ئەشێ مسلمانان لە حاڵەتی لاوازی دابن بۆیە ڕێکەوتنەکە تا مسلمانان بەهێزە بنەوە ئەبێ بکرێ ئەوەش سەرنجدان یان دۆخی مسلمانانە خوازێ کە ڕەچاو بکرێ ئەمە هەر ئیبن قودامە ئەفەرمێ کە ئایا ئەوەندە لاوازن محتاجی تەقەبەسەکە ببن یان دەشێت تەماعی ئەویان هەبێ کافرانی بەرامبەر لەو ماوەی جەنگ ڕاگرتنەکەیان مسلمان ببن یا ڕازی بن جزیە بدەن و هەردوو لە ئەمانی هەمیشەیدا بن کە ئیتر ئەوانش بە سیستمی حکمی ئیسلامی ڕازیە بن یا لەبەر ڕەچاوکردنی بەرژەوەندیتری مسلمانانە ڕێکەوتنەکە ئەکرێ ئەمیش جائز ئەوەی کە جائز نییە هەر ئیبن قودامە فەرمێ ئەوەی کە جائز نییە ئەوەیە کە ناشێت ڕێکەوتنی ئاشتی هەتا هەتاییان لەگەڵا بکرێ هەرە بێ ماوەکەی دیاری بکرێت چونکە دیاری نەکردن جیهادەکە بە یەکجاری ئەخاتە لاوە ئەبینی ابن قودامە ڕەحمەتی خوای لێ بێ کە ئەفەرمێ ئەمەش سەرنجدانی بارودۆخی مسلمانانە خوازێ کە ڕەچاو بکرێ یعنی ئایا تا چ ڕادەیەک بەرژەوەندی مسلمانان بەم تەقەبەسە دێتە دی بەم ڕێکەوتنە ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێ بێ لە ئەلمەجموعە لە مجەلەدی 19 لاپەڕە 439 بەدواوە ئەفەرمێ ناشێت هەرێمێک یان ناوچەیەک سربەخۆ بەبێ خەلیفە یان نوێنەری ڕێکەوتن لەگەڵ کافرانە بکە کە جەنگی نێوانیانی پێ بوەستێنرێ ئەگەر هەروالیەک وای کرد ئەگەری ئەوە زۆرە بێ کە هەر ناوچێ و جۆرە تەنازولاتێکی بە وەستاندنی جەنگ و جیهادەکە پێ بکرێ کە زیانی زۆری لێ بکەوێتەوە بۆیە ناشێ بە بێ مۆڵەتی ئیمام یعنی خەلیفە یان جێگری هەنگاوی وا هەڵهێنرێت و ئەگەر خەلیفە دەسەڵاتدار و خاوەن هێز بوو تەماشاکرێت کە ئایا چ بەرژەوەندێک لە ڕێکەوتنەکەیە هەیە ئەگەر نەبوو یان شتێکی پڕبایەخ نەبوو کەس بۆی نابێت ڕێکەوتنیان لەگەڵا بکات چونکە خوای گەورە فەرمێ فلا تهنوا وتدعوا إلى السلم وأنتم الأعلون والله معكم کە خاوەن هێز و باڵا دەستبوون ورەتان نەڕوخێت و داوای ئاشتی مەکەن ئەمە ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمی ئیمامی ئیبن کەثیریش ڕەحمەتی خوای لێ بێ لە تەفسیری ئەو ئایەتەیە بە هەمان شێوە لە تەفسیری ئایەتی فلا تهنوا وتدعوا إلى السلم وأنتم الأعلون والله معكم ئەمیش کە شافعي مذهبه والتلبي إمام ابن تيمية أفرمه فلا تهنوا واتخوتان برانبر دجمن لاواز مكان وتدعو إلى السلم داوای ڕێکەوتن و لا شەڕێتی بکەن و جەنگی نێوانتان وەلانێن لە کاتێکا کە خاوەن هێزن و توانای چەندێتی و چۆنێتی یعنی ژمارە و تفاقی جەنگتان زۆرە و لە حاڵەتی باڵادەستیدان و بەسەر دژمنانتاندا زاڵن ئەمە ئەگەر کافرەکان باڵا دەست و بەهێز و زۆرتر بوون لە مسلمانان ئیمام یعنی خەلیفە وایە بینی کە بەرژەوەندی مسلمانانەوە ئەخوازێک کە ڕێکەوتنیان لەگەڵا بکرێ بۆی هەیە بیکە هەروەکو کە پێغەمبەری خوا
عليه الصلاة والسلام ڕێکەوتنی لەگەڵ قوڕەیشا کرد کە ڕێیان لێگرت و نان هێش بچێتە مەکەوە داوای ڕێکەوتنیان لێکرد کە جەنگی نێوانیان تا 10 ساڵ بوەستێنن پێغەمبەری خوش عليه الصلاة والسلام بەدەم داواکەیانەوە چوو لەگەڵیانە ڕێکەوت جا خوای گەورە فەرمێ والله معكم مژدەیە کە خوای گەورە وەلتانایە و حتمما سەرکەوتنی خۆیتان پێ بەخشە و بێخەم بن بەڵام هەندێک بە تایبەتی لەوانەی لەم سەردەمەیاژین وا ئەبینن کە ئەسڵی پەیوەندی نێوان مسلمانان و کافران ئاشتیە و ئیستیسنا جەنگ و جیهادە ئەمیش لە کاتی زەرورەتە ئابێ بەڵگەش بەو ئاەتە هێنەوە کە خوای گەورە فەرمێ وئین جەنەحوا للسەلمی فەجنەح لەها وتەوەکەل عەلی الله ئەگەر ئەوان دەستیان بۆ ئاشتی درێژ کرد تۆش دەستی بۆ درێژکە و پشت بەخوای گەورە ببەستە بەڵام ئەم بۆچوونە بە تەکید جیهادەکە بۆ هەتاهەتایی پەکەخە بە تایبەتی جیهادی هێرشەکە یعنی جیهادی طلب کە چوونە سەر دژمنانە لە ناوچەی خۆیانە ئەو کاتە ئەگەر ئێمە هەر چاوەڕێ ئەوە بووین کە ئەگەر ئەوان مادام وئین جەنەحوا للسەلمی ئەوان داوای ئاشتەکەیان کردو ئێمەی تر جیهادەکە بوەستێنین بەرامبەریان معناوە جیهاد ناکرێ بەرامبەریان و لەو ناوچانەی ئەوانە هەر ناکرد چونکە ئەو کاتە جیهادەکە تەنها لەو حاڵەتەیە ئەمێنێتەوە کە بەرگری لە خۆکردنە هەڵەی ئەم بۆچوونە ئینشاءالله لە بڕگەی ترە ئەخەینە ڕوویان ئەوانەی کە پێشووتر خستومانە ڕوو ئەوانش ڕوونکردنەوەیان تیا پێویستە ئینسان باشتر گویان لێ بگرێت ئەمە ئەو ئاەتەی ئەوان کردویانە بە بەڵگەی ئەو دید و هەڵوێستە نابێ بە دەلیلی بەڕاستی وانە چونکە ئاەتەکە ئەوە ڕوونەکاتەوە کە ڕێکەوتن و پەیمان بەستن لەگەڵ دوژمنە لە کاتی لاوازی مسلمانان و هێنانەدی بەرژەوەندیانە جائزە ئەم مەرجە لە ئاەتەکەدا دیارە فەلا تەهینوا وتەدعوا إلى السەلم وأنتم الأعلون ئاەتەکەی ئەنفال دەربارەی بارودۆخێکە کە مسلمانان محتاجی ئەو ڕێکەوتنن و بەرژەوەندیان پێی دێتە دی بەڵام ئاەتەکەی تری سوورەتی محەممەد 35 دەربارەی بارودۆخێکی تری مسلمانانە کە ڕێکەوتن و پەیمانەکە لە بەرژەوەندیان نییە چونکە خۆیان خاوەن هێزن و باڵا دەستن و ئەتوانن دوژمن ڕاکێشنە ژێر مەرج و دەسەڵاتی خۆیانەوە بۆیە ڕێکەوتن و پەیمان بەستنیان لەگەڵیانە جائز نییە چونکە لە ڕێکەوتنەکەدا سەروەری ئەحکامی دینەکە نامێنێت و بواری بڵاوکردنەوەی دینەکە تەسکە بێتەوە مەبەست لە جیهادەکەش هێنانەدی ئەم مەبەستەیە واتە باڵا دەستی و سەروەرەتی شەرع نابینی خوای گەورە فەرمێ وەقاتیلوهم حتى لا تكون فتنة ويكون الدين كله لله يعني جەنگیان لە دژ بەرپا بکەن تا مسلمانان ئەو ئەمانەیان دەسەکەوێت کە ناچاری وەلکردنی ئیسلامەکە ناکرێن و سەروەری و باڵا دەستی حکومڕانیش هەمووی بۆ دینەکەی خوا ئەبێت و بەس یان کە خوای گەورە فەرمێ ليظهره على الدين كله ولو كره المشركون بۆ ئەوی خوای گەورە ئەم دینەی خۆی بەسەر هەموو دین و دید و بەرنامەیەکی ترا سەرخا بە شوێرای چاوی مشریکان ئەمە ئەسڵی مەبەستەکەیە لە جەنگ بەرپاکردن دژی کافران کە ئەبێ ئەم باڵا دەستیە بێتە دی کە ئەخرێنە سەر دوو ڕێیانە گیان مسلمانە بن و بەندایەتیان تەنها بەخوای گەورە ئەبێ یا لەسەر کوفری خۆیان ئەمێنەوە بەڵام جزیە ئەدەن بە دەسەڵاتی حکمی ئیسلامی و وەدێنە ژێر ڕکێفی سیستمە ئیسلامیەکەوە ئەنجاو کاتەش ئەو بایەخە بەوان نادرێ بێگومان کە بە ئەهلی ئیسلامە درێت چونکە خەڵکی پەیوەندیەکانیان لەسەر ئیمان یان ئەمان دروستە بێت ئەوەی کە لەسەر ئیمان دروستە بێ مسلمانەکانن ئەوەی کە لەسەر ئەمان دروستە بێ ئەوانن کە بە سیستمی حکمی ئیسلامی ڕازی بوون و بەڵام لەسەر دین و دیدی خۆیان ماونەتەوە و جزیەکە ئەدەن خوای گەورە فەرمێ حتى يعطوا الجزية عن يد وهم صاغرون يعني هەتا ئەو کاتەی کە مسلمان نابن و بەڵام ڕازیە بن جزیە بدەن لەگەڵ ملکەتشی کردنیان بۆ سەروەرەتی شەرع کە دەستوری حکمڕانی دارالئیسلامەکەیە هەروەها ئەفەرمێ إن الذين يحادون الله ورسوله أولئك في الأذلين يعني ئەو کەسانی کە دژایەتی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەن هەر لە ڕیزی ملکەت و زەلیلانە ئەهێڵرێنەوە ابن كثير رحمه الله لتفسير آية سورة أنفال وإن جنحوا للسلم فاجنح لها أفرمه ابن عباس مجاهد زيد كري أسلم عطاء خراساني عكرمة حسن بصري قتادة أفرمون أم آياتها بآية السيف شمشير نسخ بوتو كلا سورة براءة يعني سورة توبة آية واتا قاتلوا الذين لا يؤمنون بالله ولا باليوم الآخر بەڵام ئەم بۆچوونیان هەڵوێستەیەکی ئەوێ چونکە ئەگەر کافران زۆر بوون ئەشێ ڕێکەوتنیان لەگەڵا بکرێت
هەروەکو کە ئاەتەکە ڕوونیەکاتەوە، هەروەکو کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حودەیبیەدا کردی. هیچ بەرهەڵسکاریەک یان دژایەتیەک لە نێوان دوو ئاەتەکەیان نییە. باس لە دوو حاڵەتە، نەک نەسخ بوونەوە، بەتایبەتی کردن یەکێکیان. والله أعلم. كما ابن كثير فرمي. ابن حجر عسقلاني رحمة خواه لبلا فتح الباري لمجلد الششم لابرد 275 بدواوا درباري همان آياتي وإن جنحوا للسلم فاجنح لها أفرمي أم آيات بلغي شياويتي ريكوتنو بيمان بستنا لقل مشركان هتا قات أويا فرمي ما ناي مرجي آياتك أويا كأبي أو برجواندي بريكوتنك بو إسلامه هنريت دي زورو روشنو بسودوه. ئەما گەر ئیسلامەکە خۆی خاوەن هێز و باڵا دەست بوو، هیچ بەرژەوەندێکی وا بۆ ئیسلام نەئاهاتە دی، ئەوە ناشە ڕێکەوتن بکرێ. ئەو ئاەتەی مناقەشەکەی لەسەرە شیاوێتی وەستاندنی جەنگ و ڕێکەوتنەکە باسە فەرمێ، نەک فەرزبوونی وەستاندن و فەرزبوونی ڕێکەوتن. یعنی ئەسڵەکە هێڵێتەوە کە پەیوەندی نێوان مسلمانان و کافران پەیوەندی جەنگە و جیهادی طەلەبە لە کاتێکە کە مسلمانان دارالئیسلامیان هەیە و خەلیفەیان هەیە و لەشکریان هەیە و بەهێزن، خۆ نیشانی کافرانە دەن یا ئاچنە ناویانەوە یا چنە سەر خاکیان، چاوترسێنیانەکەن، ئیسپاتیەکەن کە خاوەن دەسەڵاتن بۆی ڕێگا لە بەرژەوەندەکانی دارالئیسلام نەژیرێ. بەڵام ئەگەر ئەوان باڵا دەست بوون و مسلمانان لاواز بوون، ئەشێ بۆیە ئاەتەکە ئاوا تەکید لەوە ئەکاتەوە کە جائیزە ڕێکەوتنەکان لەگەڵا بکرێ، هەروەکو کە ابن كثير و ابن حجر و ئیمامی نەوەوی ئەوانی تر ڕوونیان کردەوە. خاڵێک زۆر گرنگە لێرە ئەوەیە کە ناشێ لەمەوە کە باسکرا کەسانێک وا تێبگەن کە ئیسلام بانگەوازێکی ئاشتیانە نییە بۆ خەڵکی. نا، ئیسلام خۆی داوای ئاشتیەکە، بەڵام لە ڕوانگەی تایبەتی خۆیەوە و بە پێناسەی خۆی، نەک بە پێناسەی کەسانی تر و لایەنی تری تەرەفداری تری دوژمن بەسەریا فەرزکەن و بڵێ نەبێ ئێوەش ئاوا باوەڕتان بە ئاشتێکە. ئیسلام ئەمان و ئاشتی و بەزەی و خێری بۆ هەموو مرۆڤایەتیە بێ، بۆ ئەوە هاتووە ما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. هەر بە ڕەحمەت و بەزەیەوە تۆمان بۆ هەموو جیهانیان ناردووە. الله ولي الذين آمنوا يخرجهم من الظلمات إلى النور. خوای گەورە سەرپەرشتیاری دڵسۆزی ئەو کەسانەیە کە باوەڕیان هێناوە لە تاریکیەکانەوە دەریانهێنێت و یان خاتە سەر ڕێبازی ڕاست و ڕووناک. یانە فەرمێ ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها. دوای ئەوەی بە پەیامی خوای چاکسازی لەسەر زەویا کرا و ئاوەدان کرایەوە، ئێوە خراپەکاری تیا بڵاو مەکەنەوە. یان خوای گەورە فەرمێ إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي. خوای گەورە فەرمان بە دادپەروەری و چاکەکاری و هاریکاری کەسوکار و کۆمەڵان و گەلانەکە و بەرهەڵستی لە خراپەکاری و ناپەسەندی و دەستدرێژیەکە. ئیسلام کە خۆی بەرگری لە دەستدرێژیەکە حتمما دەستدرێژی کردنیشی پێڕەوانی. لە ئیسلامە ئەمە واتای ئاشتیە، ڕەحمەت و بەزەیی بەرامبەر خەڵکی و هەوڵدان بۆ هیدایەتدانیان، بۆ قوتارکردنیان لە تاریکی و لە گومڕایی و لە بزربوون و هەروەها ڕێنیشاندانیان بەرەو ڕێبازی ڕاست و دروستی خواویستی و بەرەو نوری خوایی و بۆ قوتارکردنیان لە کۆیلەی و زەلیلی و زەبوونی و نەبوونی و هێنانیان بەرەو سەربەستی و عیزەت و سەربەرزی و نان و ئەمانەکە لە بەندایەتی خوای تاک و پاکە وەریەگرن. ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله. ئەمە یەکەم خەڵکە بانگە کرێ بۆ ئەوەی کە وەرن هۆ ئەهلی کتاب، وەرن با لەسەر ئەوە ڕێکەوین کە کەس لە جیاتی خوای گەورە دانەنین کە یاسا و ڕێسای و بەرنامەمان بۆ داڕێژێت و ئێمەش ملکەچی ببین تاکو بۆی ببین بە کۆی لە بۆی ببین بە عەبد، با تەنها خوای تاکو تەنها بپەرستی. ئەم ئیسلامە ئەمە داواکە لە خەڵکی، بەڵام لە هەمان کاتە لەو کاتێک کە هێز و دەسەڵاتی هەیە و لەشکری ئیسلامی هەیە و خەلیفە هەیە و دارالئیسلام هەیە و دەنان و ئەمانێکی زۆر هەیە و واریداتێکی زۆر هەیە و کۆمەڵگەکە کۆمەڵگەیەکی سەربازیانە پەروەردە بووە و جیهادیە و مەبەستیشی هیدایەتدانی ئومەتانی تر و خەڵکانی ترە، معنای وانیە ئیترە بێت جیهادی تەلەب بوەستێنێ. بەڵام ئەو کاتانەی کە لاوازن خەلیفە هەیە، دارالئیسلام هەیە، بەڵام لەشکرەکە زەعیفە، یان بەرژەوەندی ئەهلی ئیسلام لە شتێکایە کە ڕێکەوتنەکە ببێت.
تأكيد ديسان تأكيد لما بكينو هميشه بڵێن لەم کاتانەیە کە مسلمانان لاوازن ئەگەر وەکو تاکو کۆمەڵ لاواز بوون فەرزی عدادەکە لە سەریان واجبە بێت وەکو ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی لە مجەلەدی 28 مجموعی فتاوایە ئەگەر إذا سقط للعجز يعني ئەگەر فەرزەکە بەسەبەبی فەرزی جیهادەکە بەسەبەبی دەسەوسانی و لاواز بوون و کزبوونی مسلمانان پەچی کەوتو نەما وەکو ئێستای کوردستانی ئێمە بۆ نمونەکە پێشتر بزوتنەوەی ئیسلامیمان بە چەکداری هەبوو ئیعدادەکە لە سەرمان فەرزە بێتەوە ئەم ئیعدادە ئەم ئامادەسازیە ئامادەسازی ئیمانیە ئامادەسازی شەرعیە ئامادەسازی بەدەنیە ئەنجا ئامادەسازی پیا و چەک و سامانە و دروستکردنی ئەو مەوایەیە کە مسلمانان نەتوانن بچنە ناوی کە لە تەفسیلاتی باسی مەوایە باسمان کردووە کەوابوو ئیسلام ڕێ لە خراپەکاری و بەدی و ناڕەواییە گرێ جەهادەکەشی بۆیە فەرز کردو تا مسلمانان لەژێر تین و فشارە مەحروم نەبن تا لەژێر ئەشکەنجە و ناسۆرە دینەکان لەبەردا نەماڵڕێ تا سوکایەتی بە دینەکەیان نەکرێ و بۆیە فەرزیشی کردو کە خۆیان باڵا دەست بن حتى لا تكون فتنة ويكون الدين كله لله تا دەسەڵاتی دینەکە سەروەری شەرعەکە تا کە باڵا دەست بێ لەو شوێنە کە دارالئیسلامی تیا دروست کرد لەو وڵاتەیە کە مسلمانانی لێ ئەژین ئەمە ئەسڵی مەبەستەکەی و جیهادەکەش ئەبێ بۆ ئەوە بکرێت کە سەروەرێتی شەرع بێنێتە دی ئەمما لەو کاتانێک کە مسلمانان زعیفن طبعا ئەمەش ئاەتەکان هەمووی تەکید لەوە ئەکەنەوە کە بەڵێ جائزە کە ڕێکەوتن تەقەبەسیان لەگەڵا بکرێت فلا تهنوا وتدعوا إلى السلم وأنتم الأعلون والله معكم فلا تهنوا خۆتان بەرامبەر بە دوژمن لاواز مەکەن وتدعوا إلى السلم داوای ڕێکەوتن و لا شەڕێتی بکەن و جەنگی نێوانتان وەلانێن چونکە مسلمانان هەرچەند مستەضعف بن وەکو ئێستا داما و پەرتەوازە و پڕ ئیختیلافات و بێهێز و دەرنەکەوتوو ئەنجا پەڕەوازەی تاک و نەبوونی ئومەتێکی عەقائیدی و بزهاوتێکی شیاو کە ئەو واقعە جاهیلیە بگۆڕێ بێگومان ئەم مەرحەلەی ئیستیضعافە ئەوە نییە کە بڵێن وەڵا ئێستا ئێوە هەستن بە جیهادی تەلەب هێزێک دروستکەن و بچنە سەر دوژمنان ئاخر ئەمە هەمووی بارودۆخی خۆیان هەیە یعنی بێ حساب بکەین بۆی ئەم ئاەتانەی جیهاد کە فەرز بوون لە مەدینە فەرز بوون دوای ئەو 13 ساڵەی پێکەوەنانی ئومەتێکی عەقائیدی کە قۆناغ بە قۆناغی ئیمان و هیجرەت و ئەوانەی بڕیوە تا گەیشتوەتە جیهادەکە و ئەو قۆناغە ئیستیضعافیەی بڕی لە مەکە کە 13 ساڵی خایاند بە ئیشرافی وەحی 84 یان 85 یان 88 سوورەت لەو کاتەیە دابەزیە خوارەوەکو بە ڕیوایەتە جیاوازەکان ئەیسەلمێن کەوابوو ئەبێ ئەسڵ لە ڕێساکە تێبگەین یعنی ئێمە لە کاتێکە کە مستەضعفین کە بێدەسەڵاتین معنای وانە ڕێسا شەرعیەکان بگۆڕین بەڵێ هەمان ڕێسایە لە دڵ و دروونمانە هەیە لە شەرعمانە هەیە لە ئەحکامەکانی قورئان و سونەتە هەیە بەڵام ئێمە لەبەرەوەی حاڵەتمان گەیشتوتەوە حاڵەتە ئیستیضعافیە لەگەڵ مەرحەلەی ئیستیضعافیەکە ئەو ئاەتانە ئەو ئەحکامانە وەرەگرینەوە کە باس لە ئیستیضعافی ئومەتەکە ئەکەن ئەمەیە کە ئەڵێن ئەوی ڕێی جیهاد لە مسلمانانەگرێ تەنها نەتوانینە ئەوەی ئێستا لە کوردستانە ڕێی لێگرتوین دەرکەوینەوەکو کۆمەڵێکی جیهادی نەتوانینەکەمانە بۆیە پێویستە ئەم نەتوانی نەبگۆڕین بتوانە توانای ئومەتێکی عەقائیدی توانای ئومەتێک و یعنی تاک و کۆی ئیمانداری خاوەن هیجرەت بۆ خوای گەورە وەڕوجزە فەهجوڕ هیجرەت بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هیجرەتێکی بەدەنی بۆ مەوایەک کە نان و ئەمانی تیا بەرهەم بێ بۆ لای کەسانێک کە داڵدەمانەدەن بۆ لای کەسانێک کە ئەمانگر نەخۆ ماناکانی مەوا لە قورئانە هەمووی ئەمانن بۆ شوێنێک کە مەحکەم و عاسیە توانی خۆمانی تیا بپارێزین بە ئیزنی خوای پەروەردگار ئەمانە پێویستە هەمووی سەرنجدانێکی زۆر ئیماندارانە سەرنجیان بدەینەوە و مەرحەلەی ئیستیضعافی ئێمە و تین و فشاری جاهیلێتیش نابێ بهێڵین کە دیدلێڵمان کە یان ڕێسا شەرعەکانمان پێ بگۆڕێ